بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاء الله. لەخوا ئەپاڕێمەوە خوای گەورە تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ کە ئینشاء الله. یا ڕەبی خوای پەروەردگار زەحمەت و مان و بوونمان بۆ بکە بە ڕەحمەت لە قیامەتە ئینشاء الله. ئێمە حسن الظنمان بەخوا هەیە، ئەزانین خوایەکی غەفور و ڕەحیممان هەیە، ئەو گومانە باشەی بەخوای ئەبەین بە گوێرەی فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئینشاء الله خوای پەروەردگار بە گوێرەی گومانی خۆمان معاملەمان لەگەڵ دەکات. لحديثك صحيحة هاتوا خواي پروردگار جل جلاله عبدك لقيامتا محكمة دكات چاكو خراپي نيشان ددريت، حساب كتابي لقل دكريت. کاتێکە بەراوردی کردەوە چاکەکان و کردەوە خراپەکانی دەکەن، کردەوە خراپەکانی زۆرن، کردەوە چاکەکانی زۆر کەمن. ئەم پیاوە لە دنیادا دایمە لە شەڕا بووە لەگەڵ خوایە، دایمە سەرپێچی خوای کردووە. ئاخر گوناح ئینسان کە گوناحی کرد واتە ئەبێ بە دۆستی شەیطان. کەسێ بوو بە دۆستی شەیطان ئیتر العیاذ بالله ئەوە لەگەڵ خوادا تر حەربی دەست پێ کردووە. خوای رب العالمین ئەفەرمێت ئەو عەبدەم شیاوی جەهەنەمە بیبەن بۆ جەهەنەم. فریشتەکان چوارپەلی ئەگرن و ئەیبەن بۆ جەهەنەم، لە ڕێگەیە لایە ئەکاتەوە بۆ دواوە، هەناسەی هەڵە کێشێت. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە فەرمووی عەبدەکەم ئەوە بۆچی هەناسەیەکت هەڵکێشا؟ ئەوە بۆچی گەڕایتەوە دواوە و لات کردەوە؟ ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو عەبدە ئەڵێ وەڵڵاهی پەروەردگارە قەت گومانم نەئەکرد من خەیتە جەهەنەمەوە، قەت گومانم نەئەکرد کە ئاوا من عەزاب بەی، ئەوەندە هیوام بە ڕەحمی تۆ هەبوو. ئەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوای گەورە ئەفەرمێ فریشتەکانم ئەو عەبدە بگێڕنەوە بەرەو بەهەشت مادام حسن الظنی بەخوا هەبووە. لا يموتن أحدكم إلا وهو يحسن الظن بالله. هیچێکێک لە ئێوە نەمرێت کە مرد با گومانی چاک بەخوا بەرێ، گومانی چاک برن بەخوا، بڵێن خوا ڕەحم الراحمینە، خوا زۆر گەورەیە، خوا مهرەبانە، خوای رب العالمین ڕەحمی هەیە، مهرەبانی هەیە. باسی ئەم شەومان، باسی ئەم عەسرەمان باسێکە إذا كثر عليك المصائب ماذا تفعل؟ ئەگەر بەڵاو مصیبەت ڕووی تێ کردین چی بکەین؟ باسێکی زۆر
پەیوەستە بە هەمومانەوە ئەگەر تووشی ناڕەحەتی بین چی بکەین بەڵا وەکو لێزمەی باران ئەباری ئێمە چی بکەین إذا كثر عليك المصائب ماذا تفعل كاتي مصيبته امتحان ابتلاء ناڕەحەتی ڕووی کردە کەسێک ئەو کەسە چی بکات کاتێ کەسێ دڵی تەنگ بوو چی بکات کاتێ کەسێ لە هەموو ڕێگەیەکەوە کەوتە مەئەزەقیەوە ئەو کەسە چی بکات مسلمانی بەڕێست ئینسان لەم دنیایەدا چوار حاڵەت ئێ بەسەریە لە چوار حاڵەت تێناپەڕێ ئینسان لە ژیانی دنیایدا ئەم چوار حاڵەتە دێ بەسەریە لەم چوار حاڵەتەیە ئینسان خۆی ئەبینێتەوە هەموو کەسێک هەموو مرۆڤایەتی لەم چوار حاڵەتەیە خۆی دەبینێتەوە پێنجەمی نییە إما بلية وإما طاعة وإما معصية وإما نعمة دووبارەی دەکەمەوە ئینسان لە ژیاندا وا لەناو ئەم چوار حاڵەتەیە دائما یەکێ لەم چوار حاڵەتەی تایە إما نعمة یا لە نعمەتی خوایە وإما بلية يا لناو بلا مصيبتايا وإما طاعة يا لناو طاعة عبادتي خوايا وإما معصية يا لناو تاوانا خوابنا ما به إنسان لم چوار حالتات ناپره إسلامي بيروس بوي دياري كردوين لم چوار حالتا بوين چی بکەین لە کاتێکا لە نعمەتاین چی واجبە ها لە کاتێکا وان لە نعمەتا چی واجبە مقابلەی نعمەت بالشكر لئن شكرتم لأزيدنكم شكرش بعمل أبي بعمل نك بقسة نك تنها بلي الحمد لله چونك اعملوا آل داود شكرا آل داود شكر بكن شكر عمله وقليل من عبادي الشكور عبدكاني من كم شكري خواكن لم برامبر نعمته وشي أكين شكري نعمة مال عطايا شكري لشتاغي عبادته شكري خزمكان كهمن سردانيانا شكري سيارة أويا كشاكي بيبكم شكري هموش نعمتي شكرك خويه لبرامبر نعمته وشي هي شكر وفي البلية لبرامبر بلا مصيبته وشي هي الصبر هي صبر إمامي علي زور فقير بو كرم الله وجهه أو اندها جاربو أي فرمو أنا أصبر حتى أعجز الصبر من صبري أو عند الصبر أقرم لسر برسيتي وبيباري حتى صبر بيتاقد بلا دسم أنا أصبر حتى يعجز الصبر من صبري حتى صبر إهانم بتشوكا كاتتوشي بلا مصيبة فقيري ونارحتي وناخوشي بوين لبرانبرو چي بكاريني مثل ما أنا كان ها الصبر وفي الطاعة أجر خواي جورك كومكي كردين هميشه طاعت ما نكرت لمزقو تابوين بيانش فرد لمزقو تابوين نيج ما نكرت شاكا ما نكرت وفي مقابل الطاعة وجبت الزيادة مثل ما أنا كان زانايك دفرميه أفرميه بويك بزاني طاعته وقبوله طاعت بشوين طاعته وبيت بيكيت أجر عبادة دوا عبادة أنجام الدا بزانا أو طاعتي بيشتور تخوا قبولي كردوه بويا لبرامبر طاعته وجب الزيادة بكني بزانين
بەکەمی بزانین تاعەت بەکەم بزانە مەڵێ زۆرم کردووە خوا زۆر لەوەی زیاتر بۆیە سبحانی بەڕەحمەت بێ کاک ناسری سبحانی بەڕەحمەت بێ لە باسی حکمەت و سەڵاتە ئەفەرمێ ئینسان کە نیەتی هێنا وتی نیەتم هەیە نوێژی فەرز دەکەم بۆ خوا الله ئەکبەر الله ئەکبەر کە وەستایانی ئەوەستم بۆ خوا سوورەی فاتحە ئەخوێنی کاتێ ویست و بچی بە ڕکوعە ویست و بچی بە ڕکوعە ئەڵێ الله ئەکبەر یعنی چی الله ئەکبەر یعنی خوا زۆر لەوە گەورەترە کە من تەنها بوەستم لەبەر خوا ئەبێ ڕکوعیشی بۆ بەرم ئەبێ ڕکوعیشی بۆ بەرم کە ئەڵێ الله ئەکبەرە چی بە سجوودا یعنی خوا زۆر لەوە گەورەترە کە تەنها من ڕکوعم بۆ بردووە ئەبێ سجدەشی بۆ بەرم ئەبێ سەرم نەویکەم بۆ خوا تەنها بۆ خوا سەر نەویکەم ئەگینا بۆ هەموو کەسێ سەرم بەڕاستی قنجوقیتە بۆ غەیری خوا ملکەج ناکەم بۆیە لە بەرامبەر تاعەتەوە چی واجبە زیادە وفي المعصية أي لبرامبر معصية وشي واجبة وجبت التوبة لبرامبر تاوانا وشي واجبة توبة گناه راعت يا شيء مسلمان كان هوكاري نقبتي أمتي بيغمر صلى الله عليه وسلم أويا گناحك كدو توبة لي نكر أقد توبة لي نكر گناح تركي أي كي وايليت لا تحقرن من الذنوب هەرگیز تا هەرگیز گوناح بەکەم مەزانن چونکە ئەو کێوە گەورە لە زیخەوردە دروست بووە ولا تنظر إلى صغر الذنوب وانظر إلى عظمة من عصيت سەیری بچووکی تاوان مەکە سەیری گەورەی خوایە بکە کە سەرپێچی ئەکەیت کەواتە مسڵمانەکان ئینسان لەم چوار حاڵەتە بەدەرنیە و لە بەرامبەر هەر چوار حاڵەتەکەوە خوای پەروەردگار چارەسەری بۆ داناوی نیعمەت و توش بوو سپاسی خوا بکە بەڵام مصیبەت و توش بوو سەبر بگرە تاعەت و توش بوو زیادی کە تووشی گوناح بووی تۆبە بکە گوێ بگرە بۆ فەرمودەی قودسی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ خواهی پروردگار فرمه يا دنيا اشتدي على أصفيائي حتى يزدادوا شوقا إلى لقائي دنيا برو لقل خوشويستكان ما تنقلان به جيانيان ناخوش بكا بو اوي زياتر الشوقيان هديت بو لقاي من زياتر حز بكن بمن وخواي پروردگار أفرمي إني أسمع حاجة العبد أبينم عبدكم توشي بلا مصيبتي بوا وتوشي فقيري بوا أبينم دعاءك أبي سمع دعاءك وبارته وأخوايا أوان بيتي وأخوايا لبلا مصيبة رزقارم كيو أخوايا رزق روزين بنسيب كيو أبي سم دعاءك إني أسمع حاجة العبد فأؤخرها له وفرمي من بوي تأخير كم بوي دواء أخم بو لأني أحب أن أسمع صوته چونك حزكم دائما دعابك وقيم لدنك يوعب دبيت بوي درنگ أيامي لقينا هر أيامي چونك أقر بيميا أقر رزق روزو كم بيا لشتاغم كرت التدواء قيم لدنك نابيت بوي مسلمان إنسان لحالتي خوشية يا لحالتي ناخوشية هر أبي بيري لا إخوابي كاري إخوابي حكمتني مسلمان قيب قربو علماء كيف أندازي يوسف توشي بلا مصيبة بو كيف يعني براي خوت براكي خوت بتكوجت بتخاتناو بيروا بتخنكيني ليد باب براكي خوت لباوكت بكات حسوديت في بري أزانك إيشا كاني خوابي حكمت نية توش كاتة توشي بلا مصيبة أبي
بزانە ئللا حکمتێکی تایە ئەگەر مسڵمانەکان گوێ بگرن عولەماکان ئەفەرمون چی ئەگەر براکانی یوسف حەسادەت و بەخیلیان بە یوسف نەبردایە عەلەیهی سڵات وەسەلام ئاوایان لێ نەکردایە یوسف نەئەبوو بە ڕزگارکەری عالەم لە ناحی اقتصادەوە ئەبوایە بەخیلیان پێ ببردایە وایان لێ بکردایە و ئەبێ یوسف فریای عالەم کەوێ عالەم فریای عالەم کەوێ کێشەی اقتصادی عالەم چارەسەر بکات کەواتە کاتێ تووشی بەڵام موسیبەتێ ئەبین بزانین کە ئللا خێرێکی تایە تۆ خۆت تەسلیمی خوا بکە ئللا خوای پەروەردگار فریا دەکەوێ ئینشاء الله خوا لە گوناهمان خۆش بیت خوا ڕەحمان پێ بکەیت ئەبێ ئێمە دائیمە دڵمان وابەستەی ئەڵڵا بێ مسڵمان ئەگە کەسێ مناڵەکەی نەخۆشە چی ئەکا دوعای خێرەکە خوایە شیفای بە ئادەی مامۆستا دوعای خێری بۆ بکە ئادەی چارەسەر هەمیشە وابەستەی ئەڵڵایە دێگە خوا شیفای بە ئادەی ئەلحەمدولله ئەگە باش بوویەوە خێرێ ئەکا دائیمە ئەو کەسە عجبا لأمر المؤمن إن أمره كله خير إنساني إيمان دار هم كاركاني خيرا هم لباشايا به هم لمصيبتها به هم لنعمتها به هر لخيرايا أمش تنهابو إنساني إيمان دارا خواهي قوري إن شاء الله صبر والتحمل ما تببخشي لكاتي بلا مصيبتها خواهي لقناه ما نخوش بيت لقناحي باوكو دايك ما نخوش بي لقناحي مردوكان ما نخوش بي خواهي شفاي نخوشكان ما نبي خويا شفاي نەخۆشەکانمان بەی خويا تاعەتمان قبول بکەی خويا وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادێ بپارێزی ئەو مسڵمانەی لە نەخۆشخانە قاچی بڕاوەتەوە و نەخۆشە خويا شیفای بەی بەزەی و بە حاڵیا و بە زلیلیا بێتەوە یا رب العالمین خويا گیان لە گوناحی ئومەتی پێغەمبەر خۆش بی هەرزانی خەیتە وڵاتمانەوە طاعتمان لێ قبول بکەی بمان خەیتە بەر ئەو کەسانەی لە مانگی ڕەمەزانە بەر عافاتی خۆت دەکۆن یا رب العالمین خوای گیان قەرزی قەرزداران دەفع بکەی مشکلەی مسلمانان چارەسەر بکەی خوای بە ئیسلامەتی بمانژێنی بە ئیسلامەتی بمانبرێنی خوای بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله